بەڵێ ئەزیزان و خۆشویستان لە تەوەری یەکەمدا باز لە دراوەکان دەکەین زانی ئایا گۆڕانکاری دراوەکان و هەروەها بەرزوو نزمی نرخی دراوەکان چ کاریگەریەک لەسەر وڵات دروست دەکات، چ کاریگەریەک لەسەر لایانی بازرگانی و هەروەها لایانی ئاڵوگۆڕی شتومەکان لە ناوخۆدا دروست دەکات. بزانین ئایا ئەو گۆڕانکاری کە لە دراوی عێراقی بەرامبەر دۆلار هەیە چ کاریگەریەک لەسەر کەلوپەلەکان لەسەر باری گوزەرانی خەڵک دروست دەکات کە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵیشیدا گفتوگۆ لەسەر ئاڵتون دەگەین چکە ئاڵتونیش ڕووی لە بەرزبوونەوە کردووە. بە میوانداری زۆر بەڕێز جەبار گۆران خوێندکاری دکتۆرا لە بواری ئابووری و کارگەری کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر بکات گۆران. زۆر سپاس زۆر سپاس کاک گۆران. با لەوە دەست پێ بکەم ئەسەر لەوانەیە هەنێک کەس هەبێت پرسیار بکات بڵێت درای وڵاتێکی تر بە ئێمە چی کە لە ناوخۆیان بەکاری ناهێنین بەرز بێتەوە یان نزم بێتەوە چ کاریگەریەکی لەسەر ئێمە ئەبێت؟ بزڵ سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێ بێبانیتان باش، سڵاو لە بینەران و بیستەرانی کەناڵی پەیام. دیارە لەبەرەوەی عێراقیش و هەرێمی کوردستانی زیاتر وڵاتێکی بەکاربەر و مستهلیکن ئەکسەرێتی کاڵاو کەلوپە لە دەرەوەیەت هەمیشە عملەی سەعبە بە تایبەتی دۆلاری ئەمریکی تەئسیراتی لەسەر کۆی کاڵاکانی تریش دروستەکە. عێراق جیاوازە لەگەڵ هەندێک وڵاتی ترا بۆ من وڵاتانی کە پیشەسازین ئەو وڵاتانی کە زیاتر وە بەرهێنەر وە ئەکسپۆرتەریش واتە کاڵاو کەلوپەل هاورداکەن. ئەو وڵاتانی کە زیاتر ناتجی مەحەلی وەکو پشتبەستن بە ناتجی مەحەلی خۆیانە جیاوازە لەگە وڵاتی وەکوی عێراقە بەداخەوە کە عێراق یەکێک لە وڵاتانی کە ئابووریکی ڕێعی ئابووریەکی پاشکۆی هەیە، یەک سەرچاوی هەیە کە پشتی پێبەستێ ئەویش تەنها نەوتە. باقی کاڵاو کەلوپەلەکان ئەکسەرێتی لە دەرەوە بۆ عێراقی. لەبەر ئەوە بەهای دراوی بیانی بەتابەت دۆلاری ئەمریکی زۆر تەئسیرات ینی دروست دەکات. بۆ نمونە ئەگەر دۆلاری ئەمریکی لە ڕۆژێکە 5,000 دینار بۆ نمونە ئەگەر بچێتە سەری لە بەرامبەر دیناری عێراقی بەرز بێتەوە ڕاستەوخۆ تەئسیرات لەسەر نرخی کاڵاو کەلوپەلش دروست دەکات. ڕاستی عێراق بڵین سیاسەتێکی گرتوۆتە بەر لە ڕووی سیاسەتی نەختینەوە کە بەهای پارەکەی جێگیر کردووە. تەمەن ئەو وڵاتانی کە وەکو ئاماژەم پێ ئابووریەکان ئابووریەکی پاشکۆیان بۆ نمونە پشت بە یەک سەرچاو ئابەسن بەهای پارەکەیان جێگیرەکەن. ئەمەی کە عێراق تەبەنی کردووە سیاسەتی جێگیرەکە لە زانستی دارایی پێوتە فیکس ئەکسچێنج ڕیت پۆلیسی، واتە بەهای پارەکەی لە بانکی مرکزیە جێگیر کردو. بەڵام ئێمە سعرێکی تریشەیە لە دەرەوەی بانکی مرکزی عێراقی سعری مەعەوەمی پێڵەن کە هینە فلۆتین ئەکسچێنج ڕیت پۆلیسی، واتە دوو سیاست تەبەنیەک لەسەر ئاسی عێراق. سیاسەتێکیان ئەوەیە کە نرخی دراوی بیانی بەتایبەت دۆلاری ئەمریکی جێگیر کردووە بۆ نمونە کە سعری صرف 132,000، بەڵام نرخێکی تریشەیە لە دەرەوەی سعری صرفی بانکی مرکزی عێراقی سعری بازاڕەکانە کە ئەمیش بەڕاستی تەحکوم بەسەر کۆی شتەکانەوەکە. ڕاستی ئێستا مبەڕیری بانکی مرکزی وەزارەتی بازرگانی عێراقی ئەوەیە ئەڵێ کە کاتێک دۆلار بەرز و نزمەکە نابێت تەئسیرات لەسەر ناجێگیری نرخی کاڵاو کەلوپەل دروستکە. بەڵام خۆی لە حەقا تاوانیە ئەوەی کە ئێستا تەحکومەکان نرخی بازاڕەکانە لە کاتێکە ئەڵێن ئەمە تاواو ڕاستە کە لە دەرەوەی سعری صرفی سابتی بانکی مرکزی سعرێک نەمێنە بە ناوی بڵێن بە ناوی بازاری مەتەداول، وانەیە بازاری موازی نابێ ئەو بمێنێ. ئێستا بۆ وڵاتی وەکو ئەردەن بەهای پارەکی لە بانکی مرکزیە جێگیر کردوەوەیش فیکسی کردووە، بەڵام لە دەرەوەی سیستەمی بانکی شتێک نییە بە ناوی بازاری ئاڵوگۆڕی دراو، شتێک نییە بە ناوی تەداولاتی دراوەکان و ئەم جۆرە شتانە ئەکسەرێتی لە ڕێگەی بانکەکانە. بەڵام عێراق ئەم سیاسەتەی کە دەبەنی گرتوێتێ بەر سیاسەتێکی جیاوازە، هەم سعری سابتیشەیە فیکسیشەیە، هەم سعری بڵێن فلۆتینیشەیە کە ئەوەی کە بازار تەحکومی بەسەرەوەکە. ئەمەیە وای کردووە بە جۆرێک لە جۆرەکان کە بەهای دراوی بیانی بەتایبەت دۆلاری ئەمریکی تەئسیراتیەکانی لەسەر ناجێگیری بەهای یان با بڵێن ناجێگیری نرخی کاڵاکانیش دروستەکە بەپێی ئەو کەلیانیان ئەو گاپەی کە ڕۆژانە لە نێوان بەرز و نزمی دۆلار و دینارە دروستە بێت. بەڵێن جەبار ئاماژت پێ کرد ینی جێگیریەک هەیە، بەڵام هەندێک جار ڕوئەدات لە ناکاو بەرزبوونەوە ڕوئەدات نرخی دۆلار بەرز دەبێت یاخود نزم دەبێتەوە. جاری وا هەیە هەل لە ڕۆژەکەدا نزیک بە 2,000 دێتە خوارەوە. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە هۆکارەکەی چیە لە ناکاوی دابازن یاخود بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر دینار؟ ئێمە گە بە گشتی باسیکەن لە مەودایەکی وەکو بڵێن مەودای درێژ و مەودای مامناوەندا باسیکەین ئەتوانین بڵێن چەند عامل و چەند فاکتەرێکی سەرەکی تەئسیراتی لەسەر ناجێگیری بەهای دیناری عێراقی دروست کردووە. هەڵبەت ئێستا بە بەراو لەگەڵ ساڵی ڕابردووە
جیاوازەکە زۆرە تا ئاستێک دەتوانین بڵێن بەهای لە بازارەکانی شەر جێگیربوونەوەی بەخۆی بینیوە. ئەمە جێگەی پرسیار نییە کە کاتێک دۆلار لە بەرامبەر دینارە ڕۆژانە 500 ناب تا 1000 ناب بەرز و نزمەکات تایبەتمەندی و خصوصیەتی هەموو بازارە دارایەکانی جیان بازارەکانی فۆرەکس وایە بە کلێنێک بەکابێ بەرز و نزمەکە ئەمە پەیوەندی بەخوا سوخستنەڕۆیە. بەڵام ئەگەر ئەمەی کە ئێمە ئەم هەلومەرجەی ئێستای عێراق ئەوە تقریبا زیاتر لە تقریبا ساڵێک و 9 مانگە بە بەردەوامی بەهای دینا لە بەرامبەر دۆلارە هەڵبەز و دابەزی زۆری کردووە ماوەی وابوو لە ماوەی 2 مانگ 3 مانگ جاری وابووە تا 4 مانگیش بەهای دینا لە پۆینتێکا جێگیر بووە. هۆکارێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە لە مانگ 11 2022 عێراق تەبەنی سیاسەتێکی نوێی گرتەبەر. باشە ئەویش سیاسەتی نەختینەیی و سیاسەتی دارایی ئەمیش لەلایەن ئەنی فیدرال ڕزەرڤی ئەمریکا وەزارەتی گەنجینی ئەمریکا فەرز کرا لەسەر عێراقە کۆی ترانزاکشنەکان و مامەڵە ناوخۆی و دەرەکیەکان بکرێتە سیستەمی بانقی واتە مامەڵەی فیزیکی نەمێنێ وەکو هەموو وڵاتەکانی تر. ئێستا ئەگەر تۆ دیقەت بێ سەردانی وڵاتانی ئەوروپا بکەی وڵاتانی ئاسیا ئەمریکا ئەنی ئەکسەریەتی مامەڵەکان لە ڕێگەی بانقەوە کرێت. ینی لە دەرەوەی سیستەمی بانقی هەر جوڵەیەک بە پارە بکرێت ئەچێتە زمنی تەهریبی ئەموالەوە ئەچێتە زمنی سپیکردنەوەی پارەوە بەڕاستی. لەبەر ئەوە لە مانگ 11 ساڵی پارەداوە لە عێراق کرا کە سیاسەتێکی نوێ بگرێتە بەر وەکو سیستەمی بانقی دیارە ئەتوانین بڵین لەو سەردەما تەحولاتی بوو لە سیستەمی دارایی بانقی عێراق گیرایە بەر خەڵکێک ینی خەڵکێک ئەو کاتە لەسەر ئاسی عێراق وەکو بڵێ خوێندنەوەی هەڵیان بۆ کرد کە گوایە ئەمە سزایەکە بەسەر عێراق سەپێنراوە. ئێمە هەر ئەو کاتە لە زۆربەی زۆری دەستگاکانی ڕاگەاندن باسمان لەوە کرد کە ئەمە ڕیفۆرمە لە سیستەمی بانقی ئاکراوە نەک سزا بێت بەڵکو ئەمە لە سەداسە لە بەرژەوەندی هەم داهاتی عێراق هەم لە بەرژەوەندی گەلی عێراقیشە بەڕاستی ڕۆژێکە بێ وای لێت ئەبێ عێراقیش ئەکسەرێتی مامەڵەکان بە هاوڵاتیەکانی لە هەرێمی کوردستان و بگرێت تا عێراق ئەبێ هەر هەموو مامەڵەکان لە دەستا و دەستەوە بکرێتە مامەڵەی ئەلکترۆنی لە ڕێگەی کارتی بانقیەوە بێت و مامەڵەی دەرەکی لە ڕێگەی سیستەمی بانقیەوە بێت. طبعاً کە لە هەموو هەلومەرجێکا کە تەحولاتێک لە قۆناغێکی ڕاگوزەرەوە تۆ لە قۆناغی کۆپێنێتە قۆناغێکی تر تا ئەسێک ناجێگیری دروست دەکات. ئەو بوو لە ماوەی ساڵێکە ناجێگیری زۆری دروست بوو دۆلار بڵێن بەگاپی زۆر ئەنی هەڵبەز و دابەزیە کرد تەنانەت دۆلار تا نزیکەی 180,000 ناریش بەرز بووە. هەندێک لە شرۆڤەکارەکان و تەنانەت کاربەدەستەکانی عێراقیش بۆ چوونی ئەوە بوو کە بەهای دیناری عێراقی ڕوبەڕووی شۆکێکی گەورە بێتەوە وەکو وڵاتانی ئیقلیمی و ناوچەیی لێت. بەڵام بەڕاستی ئێمە ئەو کات هەر پێم ئەمە بوو کە نەخێر عێراق ئابوووریەکەی بەقووە تا ڕاستە ئابوووریەکی پاشکۆیە بەڵام لەبەرەوەی احتیاطاتی نەختی لە بانکی مرکزی عێراقی زۆرە و سەپۆرت و پاڵپشتیشی ئەکرێ لە نێوان وەزارەتی گەنجینی ئەمریکا و فیدرال ڕزەرڤی ئەمریکاوە هیچ مەترسێک لەسەر بەهای دیناری عێراقی نییە. بینیمان دۆلار دابەزی بە دینار بەهاکەی بەهێز بوو تقریبا زیاتر لە 5 مانگ تا 6 مانگ بەهای دینار لە 445 شەوە بوو باشە لە ساڵی پارە. بەڵام دوای ئەوەی کە کۆمەڵێ بانک کرانە بلاکلیستەوە ئەویش بە حکمی ئیسیفهامی جدی لەسەر کۆی هەموو گواستنەوە و جوڵەی پارەکانیان هەبوو تقریبا 14 بانک کرانە بلاکلیستەوە. طبعاً کە ئەو بانقانە کرێنە بلاکلیستەوە طبعاً ئەم بانقانەش یعنی ئەو بڵێ حجمی ئەنی نیشاتیان لەسەر اقتصادی عێراق زۆرە بەڕاستی وانە 14 بانک ئەنی گەوران و حسایان هەبوو لە وەرگرتنی دۆلار و لەسەر ئاسی حواڵەی خارجی ئەتوانین بڵێ ئەکتیڤیتی باشیان هەبووە. طبعاً کە ئەم بانقانە کرانە بلاکلیستەوە دوایەوە 7 بانقی تریش بە هەمان شێوە کرا بلاکلیستەوە. بەڵێ بەڵێ طبعاً ئیسیفهامی جدی لەسەر ئەم بانقانە هەبوو کە حکومەڵی مەزدەری ئیخراجەکان دیار نییە وەرگرتنی دۆلاریان تەواو دروستە بەڵام مەزدەری ئیخراجەکان دیارنەوە ئیسیفهامێکی جدی لەسەریان دروست بوو ئەو بوو ئەم کۆمەڵە بانقە کرانە بلاکلیستەوە کە کرانە بلاکلیستەوە قورساییەکی زۆر لەسەر بانقەکانی ترمایەوە باشە بۆ حواڵەی خارجی. ئەمە وای کرد تا ماوەیەک بەهای دینا لە بەرامبەر دۆلارە ناجێگیر و جارێکی کە بەهای دینا لە بەرامبەر دۆلارە دابەزی تا نزیکی 165 جاریکە بەرز بووە. بەڵام بەپی ئەو ئیجراتانی کە بانکی مرکزی گرتیە بەر ئەنی زوو هاتە سەرخەت و ڕێکاری باشی گرتە بەر یەکێک لاوانە بڕیاریدا کە ئەکسەرێتی مامەڵە ناوخۆیەکانی عێراق بە دینار بکرێت باشە ئەو ئێستا گەردی خەت بین لەسەر ئاسی عێراق لە 95 کۆی مامەڵەکان کراوە بە دینار بەڵام هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا ماوێتی بەشێک لە مامەڵەکان بە دۆلاری ئەمریکی هەرماوە. ئەمانە بوو وای کرد کە تا ئاسێک بەهای دینار لە بەرامبەر دۆلارە ناجێگیرکە. دوای ئەوە لە پێش جەژنی قوربانە بڵین لە مەودای مامناوەندا لە پێش جەژنی قوربانە 197 کۆمپانیا بڵین سزا دران لە لیستی پێدانی دۆلاری ئەمریکی دوور خرانەوە. طبعاً ئەمانەش
ینی قەبارەیان گەورەیە لەسەر حەجمی نیشاتی اقتصادی عێراق و پێویستیان بە دۆلار و پێویستیان بە مامەڵەکانی خۆیانە کۆمپانیای بازرگانی تیا کۆمپانیای ئەڵگۆڕی درای تیا تەمان ئەمانەش خۆی بۆ خۆی خواستەکانە لەسەر دۆلار لە ناو بازاڕەکانە زیعەکە کە کاتێک من مەزدەرێک سۆرسێکم دەست نەکەوێت بۆ وەرگرتنی دۆلار بۆ تەبادولەکانی خۆم بۆ مامەڵە دارایەکانی خۆم ناچار ئەبێ بگەڕێمەوە بازاری ڕەش بگەڕێمەوە بازارەکانی ئەڵگۆڕی درا تامان ئەمە ژوای کرد کە بە جۆرێک لە جۆرەکان خواستێک لەسەر دۆلاری ئەمریکی دروست بێتەوە اینجا ئەمە چیمان پێڵێ هەر کاتێکە کۆمەڵێ بانک یان کۆمەڵێ کۆمپانیا سزا ئەدرێن تا ماوەیەک تەسیرات لەسەر ناجێگیری بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دروستەکە بەڵام بانکی مرکزی ئەنی ئیجراتەکانی باشن کۆمەڵە ڕێکار و هەنگاوی زۆر باشە گرێتە بەر ئەتوانین بڵێن تا ئاستێک لەو هەلو مەرجانی کە تا ئاسێک تەسیراتێکی سلبی لەسەر ناجێگیری بەهای دیناری عێراقی دروستەکە بانکی مرکزی کۆمەڵی ڕێکاری نوێ ئەگرێتە بەر هێواش بەهای دینا لە بەرامبەر دۆلارە جێگیرەکاتەوە ئێستا هەر بۆ نمونە لە چواردەی مانگی بڵێ ئەم چواردەی مانگە بڕیار درا کە ئەهرا وڵاتێکە گەشت و سەفەرەکە بۆ دەرەوە عێراق و هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەکانە دۆلاران پێ بدرێت 3000 دۆلاران پێ بدرێت بەڵام بەداخۆ تا ئێستا ئەو بڕیارە فڕۆکەخانەی سلێمانی و هەولێری نەگرتێتەوە هەڵبەت کە لە خودی بڕیارەکە هەیە بەڵام لە ئەرزی واقعی جێبەجێنەوە تەمەناژەکەم ئەنی ئەو دوو فڕۆکەخانەیەش بتوانن هاوکاری هەوڵاتیان بکەنەوەی کە سەفەرەکەن بتوانن بە حەجم پێویست دۆلاران پێ بدەن تەمەنم ڕێکاری باشە هەڵبەت لە ساڵی پاریشە ئەم ڕێکارە هەبوو بەڵام ماوەیەک وەستێنرا بە حکمیەوەی تەبەنی کارتی ئەلکترۆنی کرا کارتی زیرە کرا بۆ وەرگرتنی دۆلار خەڵکی زۆر پێویستی بە و دۆلارە نەبوو هەر لە ڕێگای کارتی بانکیەکەی و کە کاتێک سەفەری ئەکرد لێرە دیناری داعاکرد لەوێ لە دەستگاکانی ئایتیەمیان هەر ترانزاکشن و مامەڵەیەکی هەبووە لە ڕێگای کارتەکەی بەجێگەیان هەر تەمان هەمان نرخەوەسێتەوە تقریبا نزیکەی بەڵێ عمولیەت سەر نزیکەی 130 تا 140 هزار بەس ئەم ڕێکارانە ئەتوانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان باشە تەسیراتی باشیش هەیە بەڵام باشترین ڕێگا بۆ ئەوەی کە بەهای دینا لە بەرامبەر دۆلارە بە تەواوەتی جێگیر بکرێ پێویستە سەپۆرتی تەواو پشتیوانی تەواو لایەن ئەمریکەکانەوە وەربگیرە بە تایبەتی وەزارەتی گەنجینی ئەمریکا و فیدرال ڕزەرفی ئەمریکا پێویستە سەپۆرت بکرێن هەرچەند کە سەپۆرتی شەکرێن بەڵام عێراق یەک کێشەی هەیە زۆرجار لە حواڵەی خاریجە ئیشکالاتی بۆ دروستە بێت ئێستا ئەوەی کە پەیوەندی بەم یەک دوو هەفتەیەوە بوو کە دۆلار تا ئەسێک لە بەرامبەر دیناری عێراقیا بەرز بووە حواڵی خاریجی بە تایبەتی بۆ سین ئیشکالاتی تێکە و حواڵە تەخیرە بوو یعنی تەنانەت ئیجراتەکان ئەمنە قورسن بازرگان ئەنی تووشی حاڵەتی ئیحراجی ئەبێ لە بواری بزنسەکەی خۆیە بۆ نمونە داوا لە بازرگان کراوە کە ئەبێت کاڵاکەی بێنێت باشە لە سینەوە بێنێت فاتورە و ئینڤۆیسەکانی و وەرەقەی نەقلی بڵێن یعنی ئەکسپۆرتەکەشی تەقدیمی بانکە ئەنجا ئەتوانین حواڵەکەی بۆ بکەین تەمان هیچ کۆمپانیایکی بازرگانی لە سین نایەت تا پاری خۆی وەرنەگرێت حواڵەکە بکەوانە ئەوەی کە چارەسەرە بۆ ئەمە ئێلسیە تەمان ئێستا بەشێکی زۆر لە بازرگانەکان لە ڕێگەی ئێلسیەوە حواڵاکەن واتە بانکێک لە عێراق و بانکێکیش لە سین وەکو نێوەنگیرێک زەمانەتی ئەم تەبادولە بازرگانی ئەگرنە ئەستۆ کە کاتێک کاڵاو کەلوپەلەکە هاوردەی عێراق کرا ئەچێ فاتورە و ئینڤۆیسەکەی تەقدیمی بانکەکە و لێرەش و حواڵەکە بڵێن تەحویلەکرێ بۆ وڵاتێکی وەکو سین بەڵام ئەم ئیجراتانە پێی ئەچێ بەڕاستی ئەین تۆ بێنە پێشای خۆ عملیەکی ئێلسی وەرە ئەنی بەلانی کەمەوە هەفتەیەک تا دە ڕۆژێکی پێچی ئەنی من هاوڕێی بازرگانم هەبووە ئەڵێ حواڵەم کردووە زیاتر لە 30 ڕۆژە تا ئێستا پارەکەم نەگەیشتە جیهەتی مستەفید تاخیرە ئەمە ژوای کردووە ببورن ئەمە ژوای کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان بازرگان لەبەر ئەوەی کە بۆ عملی بازرگانەکەی تاخیر نەبێ ناچارگەڕێتەوە ناو بازار دۆلار بە نرخی گرانەکڕێ ئەمە ئێوای کردووە کە تۆزێک تەسیرە لەسەر بەهێزبوونی بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقی دروستکە کاک جەباربینیمان کە چەند مانگێک دۆلار جێگیر بوو لە سعرەکە دواتر بەرزبوونەوەیکی بەخۆی بینیە تاوەکو نزیکی 51 ڕۆی ئێستا تقریبا لە 48 و 49 یاریەکان بۆ ئەوی بانکی عێراقی ئەم یاریکردنە بۆ ستێنێت و بهێنێتە سەر سعری بانکی ناوەندی کە 135 پێویستە چ ڕێکارێکی دیکە بگرێتە بەر بۆ ئەوەی کە ئەم سعرە ئەو نەیاری نەکاتوەکو خۆت کە شارەزایەتیا هەیە پێویستە چ ڕێکارە بگرێتە بەر جگەر لەو ڕێکارانەی کە ئێستا گرتوێتە بەر بەڵام من پێم وایە لەم هەلومەرجی ئێستاە بە هیچ جۆرێک ناتواندرێت سعری مەتەداول سعری بازاڕەکانی موازی بە تەواوەتی هاوتەری بکرێتەوە لەگەڵ نرخی جێگیری بانکی مرکزی عێراقی
لە دوو حاڵەتە ئەتوانێت لە دەرەوەی پرۆسی سیستەمی بانکی شتێک نەمێنێ بە ناوی تەبادولات بە ناوی ئاڵوگۆڕی دراو کە ئەم هەلومەرجی ئێستا عێراقەوە قبوڵ ناکات بەڵێ هەمووی لە ڕێگەی بانکۆ بێت ئێمە واقعەک هەیە ئێستا لە هەرێمی کوردستانیش عێراقیش کۆمپانیاین هین هەیە بازاری دراوەکان هەیە بازاری هەولێرە سلێمانیە دووە کە بازاری کفاح و حارسیە لە نەجاف لە کەربەلا لەمانە بەڕاستی بازاری گەورەی ئاڵوگۆڕی دراوە هەیە ناتوانیت ئەنی توانا و سوقلی ئەم بازارانە نادی دەبژیرێ بەڕاستی ئەمێنێت هەتا ئەم بازارانش بمێنێ ئێمە دوو نرخمانەمێنێ نرخی بازار و نرخی بانکی مرکزی بەڵام ئەوەی کە پێویستە ئەم نرخە تۆزێک لێک نزیک بکرێتەوە بەڕاستی پێویستە بانکی مرکزی بتوانێت سەپۆرتی بازارەکان کە بە حەجمی پێویست دۆلار بخاتە بازارەوە بە تایبەتی بۆ حواڵەی ئێران وڵاتێکە کە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستانیشە مێژوویەکی دوور و درێژی هەیە واقعی سیاسی و ئابووری هەیە و عێراق و هەرێمی کوردستان بەکاربەری سەرەکی کاڵاو کەلوپەلی ئێرانین لەبەر ئەوە تۆ لە بەرامبەر کاڵاو کەلوپەلەکە بۆت هاورداکە بێ لە بەرامبەرە دۆلاری بۆ بنێری یان پارەی بۆ بنێری بەڵام ئێران سزای لەسەر یەکێکە لە وڵاتانی کەیتر ئابلوقەیەکی کوشندەی ئابووری لەسەر ئێران هەیە ناتوانین لە ڕێگا فۆرمەڵەکەەوە لە ڕێگا ڕسمیەکەەوە کە بەپی سیستەمی بانکی حواڵی بۆ بکەی ناچار لە ڕێگەی ئەو دۆلارە کاشەوەی کە بانکی مرکزی عێراقی ئیفرۆژێ بەشێک لەم خواستە پڕەکاتەوە هەر بۆ نمونە بە پێداتاکان لە ساڵی پارە 10 ملیار و 800 میلیۆن دلار ئێمە هاوردەی کاڵامان هەبووە لە بەرامبەرە تەنها بە بەهای 580 میلیۆن دلار هاوردەمان هەناردەمان هەبوو بۆ ئێران گە نیسبەتێکی زۆر کەمە ئەم پارێت تۆ چۆن بۆی تەحویلەکەیتەوە ئەبێت لە ڕێگەی ئەو کاشەوە کە بانکی مرکزی عێراقی فرۆشە باشە بەشێکی ئەم بڵێن ئاڵوگۆڕی تەبادولی بازرگانیە پەیوەندی بە غازی سروشتی سوتەمەنیەوەیە لەلایەن ئەمریکەکانەوە تا ئاسێک چاپۆشی لە ماکرێ هەرچەند داواکراوەکە پێویستە عێراق پشت بە غازی سروشتی خۆی ببەسێ پشت بە سوتەمەنی خۆی بەسێ هێواش حەجمی ئەم هاوردەکردە کەم بکرێت بەڵام لێ ئێسادا تۆ بۆ ئەوەی کە بازار جێگیر بکەیت ئەبێ خستە ڕووی دۆلار بەکاش تا ئاستێک زیاد بکەی بۆ ئەوەی کە ئەو خواستە زۆری لەسەر دۆلار یان هەر درێکتر هەیە بۆ ئێران پڕ بکرێتەوە ئەمە لایەنەکە وەلایەنێکی تریشان پێویستە ئەو کۆمپانیانەی کە پێشتر داواکرا دەمەج بکرێن بە تایبەتیوانی هەرێمی کوردستان کۆمەڵی کۆمپانیای ئاڵوگۆڕی دراو هەبوو لە FAC بوون داواکرا کە ئەمانە لە چوارچێی بانقی سەرافیە 5 کۆمپانیان دە کۆمپانیا دەمەج بکرێن بتوانن پشکیان هەبێ لە وەرگرتنی دۆلاری ئەمریکی تا ئێستا ئەم کۆمپانیانی هەرێمی کوردستان نە ئیجراتەکانیان تەواو بووە مماتەلەی پێەکەن تاخیرەکرێت و نە دۆلاریشان پێدرێت بۆیە ئەگەر بتواندرێت ئەمەش زۆمی ئیجراتانە تەواو کرێ و ئەم کۆمپانیانەی کە دەمجیان کرۆ لە چوارچێوی بانقێکی سەرافیە پشکیان هەبێ لە وەرگرتنی دۆلاری ئەمریکی بە دڵنیایی ئەمەش دەتوانین بڵێن عاملێکی سەرەکی زۆر باشە بێ بۆ جێگیرکردنی بەهای ناری عێراقی و تا ئاستێک نزیکیش ئەبێتەوە لە سعی سەرف نەک ئەوەی کە بڵێن بە تەواوەتی هاوتەریە ببێتەوە و لە لایەکی تریش بتواندرێت بانقەکانی عێراق بە تەواوەتی حواڵەی خارجی بتوانن سەپۆرت بکەن تاخیر نەبێت باشە ئەو هاوڵاتیانی کە گەشت دەکەن لە ڕێگای کارتی ئەلکترۆنیەوە بێ یان لە ڕێگای کاش بێ بە فیزیکی بتوانن سەپۆرت بکرێن دۆلار وەربگرن بە حەجمی پێویست بۆی کە ئەم خواستە نەگەڕێتە ناو بازارەکان ئەتوانین بڵێن تقریبا بەهایتنا لە بەرامبەر دۆلارە نزیکە بێتەوە لە 30 ساڵ کاک جەبار هیچ ڕێگەیەک هیچ دەرچەیەکەیە هاوڵاتیەکی ئاسایی کۆمپانیانی هیچی نییە بتوانێت دۆلار بە نرخی بانکی مرکزی وەربگرێت بە سەوسی دو وەربگرێت هیچ میکانیزمێک شتێکەیە دەرچەیەکەیە وەکو شارەزایەکی ئابووری نەخێر هیچ ڕێگایەک نییە ئەوەی کە کۆمپانیای هەیە مبەڕیری بۆ بەدەستێنانی دۆلار ئەو فاتورە و بەڵگانەیە کە پێشکەشی ئەکات کە بۆ تەبادولی بازرگانی لە هەرول لەگەڵ هەر وڵاتێکە ئەڵێ ئەو بەڵگەکانم بە بەهای بۆ نمونە 100,000 دلار کاڵام هێناوە بانقەکە فاتورەکەی لێ وەرئەگرێت ئیجراتەکانی بۆ جێبەجێکە و حواڵەکەی بۆ ئەکا واتە بەکاشی دۆلارەکەی نایەتێ هاوڵاتێکی ئاسایی ناتوانێت دۆلار بەدەستبێنە تەمان داوای لێکرێت تۆ دۆلارە بۆ چییە ئەڵێ بازرگانی ئەڵێ نەخێر سەفەرەکەی نەخێر ئێڵە دۆلارە بۆ چییە باشە ئەڵێ لەبەری کە تۆ سەفەری دەرەوناکەی دۆلارە پێ نادەین وانە ئێستاژ مبەڕیری عێراقیش ئەوەیە حکومەتی ناوەندی عێراقەوە هەڵە کە زۆری مامەڵەکان میکراوە بە دیناری عێراقی باشە بەڵام بەداخۆ ئەمە هەرێمی کوردستان ینی بەشێکی زۆر لە مامەڵەکان تا ئێستا هەر بە دۆلاری ئەمریکیەکرێت لەبەر هیچ هاوڵاتیەک ئەگەر دوو فیئە لە هاوڵاتیان ئەتوانن دۆلاری ئەمریکی دەبەدەستبێن یەکێک لەوانەی کە بازرگانن یەکێکیش لەوانە کە
سەفەرەکەن ئەوانەی سەفەرەکەن بێ بەڵگەکانیان پێشکەشکەن تکتارێ فیزەیە لە ڕگەی منفەزێکن لە ڕگەی فڕۆکەخانەکان توان دۆلار بەدەستبێن باقی وڵاتیانەکانی تر ناتوانن بە سعی سەرف دۆلار بەدەستبێن. کاک جەبار پێی ئەو پێشبینیانە یاخود ئەو خوێنەوەی کە ئێوە بۆ دۆلاری ئەکەن نرخی دۆلار بۆ داهاتوو بەرز ئەبێتەوە یان هێواش نسبەت بێتەوە؟ من لەم هەلومەرجە ئێستا هیچ مەترسێک نابینم لەسەر دیناری عێراقی جەنابتان ڕەنگە ئاگاداریش بنەوە تەقریبەن زیاتر لەماین کە بە بەردەوامی قسە لەسەر بەهای دیناری عێراقیکەن لەبەرەوەمان زیاتر پەیوەندی بە ڕێکارەکانی ناوخۆی بانکی مرکزی عێراقیەوە هیچ سزایەک لەسەر عێراق نییە، هیچ سزایەک لەسەر ئیجراتەکانی بانکی مرکزی عێراقی نییە، تەنها ئەوەی هەیە ئەو ئیشکالاتانەیە کە لە حواڵەی خارجیە زۆر جار تەخیرە بێت. من پێم وایە ئەم ڕێوشانانەش ینی چارەسەر ئەکرێت، چونکە هەلە وەفتی عێراق کە سەردانی ئەمریکایان کرد دوو تەوەری سەرەکی زۆر گرنگ بوو کە باسییان لۆکرێکی لەوانە ئەو تەبادل لە بازرگانی کە لە نێوان سین و عێراق هەیە بەشێکی بکرێ بە ڕمێنبی سینی واتە بە پارەی بە درای سینی یۆنی سینی. ئەگەر ئەمریکا ئەنی ڕازی بێ بەوە ئەوە کارێکی باشە، بەڵام کە من تۆزە پێم وایە زەحمەت بێت، چونکە خۆتان نەزانن هەژمونی دۆلار لەسەر ئاسی گیان قورسایەکی زۆری هەیە. ئەمریکا ڕێنادا ئەو وڵاتانی کە لەژێر هەژمونی خۆیان بە غێری دۆلاری ئەمریکی مامەڵە بکەن لە چوارچێوەی بازرگانی نێودەوڵەتیە. بەڵام ئەگەر ئەمەش بڵێن ڕێی پێ نەدرێت ئیتفاقی لەسەر نەکرێت، بەڵام حواڵەکان چارەسەر بکرێت، چونکە بەڕاستیەوەی کە بینیمان عێراق مەنەسەیەکی ئەلکترۆنی هەبوو بۆ پڕکردنەوەی حجمی حواڵەی خارجی، بەڵام بە حکمێکی ئێستا بەشێک لە بانقەکان بەسراونەتەوە بە سیتی بانکی ئەمریکا و ڕاستەخۆ خۆیان حواڵەکەن هەستان ئەم سیستەمان لابردووە ئێستا. ئەمەش قورسایەکی زۆر ئیزدیحامێکی زۆر لەسەر بانکان دروست بووە. تۆ بێنەر پێچاوی خۆ ئێمە ساڵانە بە بەهای 50 میلیارد دلار هاوردەمان هەیە، باشە بە بەهای 5 میلیۆن دلار ماعەدا نەوت ناگاتە 5 میلیارد دلار تۆ هەناردەتە بێت. لەبەر ئەوە تۆ بێ بە بەردەوامی بانقەکان ئەکتیڤ بێت بۆ بتوانین حواڵەکانی دەرەکی حواڵەی دەرەکی سەرعەت و خێراتر پێ وانە. لەبەر ئەوە ئەگەر ئەمانە هین بکرێت ئەنی چارەسەر بکرێت بە گشتی ئەم ڕێکارانە هەمووی پەیوەندی بە ناوخۆی عێراقەوەیە. بۆیە من لە ئێستا هیچ مەترسێک لەسەر بەهای دیناری عێراقی نابینم. ئەگە بەرزیش بێتەوە بۆ نمونە لە ڕابردووە باسمان کرد لە 2 هەفتە لە 3 هەفتە ڕابردووە وتمان ئەگەر لە ڕووی تەکنیکیەوە بەربەسی 149 بشکێنە ڕەنگە 150 و زیاتریش ببینێتەوە بینیمان، بەڵام 2000 پێمان وابوو کە دۆلار هەربێ دابەزێت ئەبێ بەهای دینار بەهێز بێ بۆ لەبەرەوەی سزایەک لەسەر عێراق نییە. لێک حاڵەتە مەترسی لەسەر بەهای دیناری عێراقی دروست بێت، فشارێک لەلایەن ئەمریکاوە دروست ببێت، سزایەک دروست ببێت، دۆلار لە بانکی مرکزی بگیرێتەوە وەکو پێویست دۆلاری لە بەردەستانە بێت، نەتوانێت سەپۆرتی بازاڕەکانکە ئەتوانێت بڵێن ئەوە ڕەنگە مەترسی لەسەر بەهای دیناری عێراقی دروست بێت. بۆیە من پێم وایە بەهای دیناری عێراقی جێگیری بە مەترسێکی ئەوتۆیە. زۆر سپاس دەکەم بەڕێز کاک جەبار گۆران خوێندکاری دکتۆرا لە بواری ئابووری و دارایی خوا بەخێر.